دێنە سەر ئینسان کاتێک کە فامی لۆ دروست بوو خوای گەورە 5 حسی دەداتێ بەو 5 حسەیەی معلومەی لۆ زیاد دەبێتە ئەو 5 حسەیەش بینینە لەگەر درێژکراوەی بینین لەگەر درێژکراوی بینینی یانەوەی کە تەماشا دەکەین لەگەر عینەک و مایکرۆسکۆپ تەماشا دەکەین عینەک سافی دەکە مایکرۆسکۆپ شتی ور دەبینی تەلەسکۆپ شتی دوور دەبینیتن ئەوە ئەگەر قەڵەمەک هەبی لێ بکانە ئیشارە پێ بکەین ئیستیفادەی لێ دەکەین هێتما قەڵەمەک ئەوە دوو شتی هەیە ئەوانەی 5 حسەکەی 5 حسەکەمان چییە؟ چاوە بۆنە تامە لەمسە بیستنە ئەو 5 حسەیە کە خوای گەورە دایتێمە ئەمە معلومەی پێوەردەگرین ئەو معلومە شتەکە دیارە ئاسەواریشی دیارە یعنی هاتەمەشاکە شتەکە دیارە ئاسەواری دیارە ئەوە دەبیتە معلومە مەسەد ئاوەکی گەرم تەمەشا دەکەی هەرمی لێ هەردەستیتن دەستی لێ دەدەی دیستێنیتن دیارە ینی ئەوە ئاگر ینی هەموو شتێک مەسەد ئەو مایکەیە تەمەشا دەکەم ئەو دەبینم دەستی لێدەم یعنی خودی شتەکەی دیارە ئاسەواریشی دیارە ئەوە بە 5 حسەکەی معلوماتمان لۆ دێتن بشزانن ئەو معلومانە خوای گەورە تەحدیدی کردی مەسەل لە بینینی خوای گەورە وای دانایە مەسافەتی هەیە دەبینین لەوەی زیاتر نابینێت چکە گەرب زیاتر دیت بەمانایە ژیان نەدەبوو مەسەد ئەتوو شتی ورد ببینی ڤایرۆس و بەکتریای ببینی بێز نەداد ئاوی بخۆیەوە ژیانی لێ تەنگەتار دەکردی لۆ چونکە تو ئەو بەرداغی دەبینی لەوانەیە پڕی ڤایرۆس بوو بتن دەشی خۆی لۆ نایبینی یعنی ژیانی لۆ سەهالتر کردینە شتی زۆر دووریش ببینین سەرمان دەئێشا بچوبانەیە گەشت دەچی لەسەر چیایەکی پەنجەرەی ناومارەکان بدیت باوەکۆی بە تەلەسکۆپ تەماشا دەکەیت تووشی ژانە سەری دەبووین ئەها مەسافەکمان هەیە لە مەسافەتی دەبینین لە جێلێبوونیش بە هەمان شێوەی جێلێبوون درێژکراوەی جێلێبوونی کە چییە سەماعەیە مەسەد بە سەماعی دکتۆر دوبلوب جێ لە لێدانی دڵی دەگریتن بە سەماعی ئەمە جێ لە باوڵ ساوندی دەگرین قوڕەقوڕەکانی مەعیدەی مەسەد کە عملیاتی دەکەین لەوە سوێنێکردین سەماعەکەی لێرە دادێنین بزانین باوڵ ساوندی هەیە دێرین کەنجی نێوجە جێمان لێ بدەنین دەست بە ئاو خواردنەوەی بکە ئەوە باوڵ ساوندی دروست بەوە ئەگەر ناتوشی پەرەلایتێک ئیلیەس دەبیتن یعنی ئەها سەوتی ورد بە هەمان شێوە لە جێلێبوونیش مەسافەتی هەیە وشتی زۆر گەورەمان جێ لێ نابێت چونکە ئەگەر جێمان لێ بوو باە دیسان ژیانمان نەدەبوو مەسە جێمان لە وژەوژی زەوی باە کە دەسوڕێتەوە یان ئەو بە دوواداچوون ئەوانەی کە جیۆلۆجینە دەزانی بەردەوام چونە ناو یەکتری زەوی هەیە ئەگەر جێمان لەو سەوتانە باە ژیان دیسان نەدەبوو یعنی خەومان هەلێ نەدەکات سەوتی نزممان ژێ لە بادیسانە کە خەو یعنی جارێت و ئەگەر لە شەوەکی هادی چرکە چرشی سەعاتی کە جێ دەگری دەبینی ئیزعاج دەبی پێ ئەدی ئەگەر جێ لە ترپەی دردا باە خەول لێ نەدەکات ئەها تەمەشا ئەوە خوای گەورە ڕەحمی زۆر گەورەی کردی بە هەمان شێوە بۆن بە هەمان شێوە لەمس درێژکراوەی لەمسی مەسەلەن تو بە گۆپارە چی لە بەردە چی بدەی یان لە ئیسفنجە چی بدەی دەزانی ئەوە بەردە یان ئیسفنجە هەر بە درێژکراوەی یان دەستشی لێ نەدەی یعنی یان بە لەمس یان درێژکراوەی ئەو 5 حسەی کەواتە لەو 5 حسەی ئەمە شتێکمان هەیە شتەکە هەیە و ئاسەواریشی هەیە باشە ئەوانە معلومەمان لە بۆ دێنن زانیاریمان زیاد دەکەن دێن شتێک کە هەیە لەو 5 حسەی گەورەترە خوای گەورە دایتیا زۆرینەی خەڵکی ئەویش عەقڵە لە عەقڵی شتەکە دیار نییە بەس ئاسەواری دیارە مەسەل لێ بکانە ئێستا کە یەکسەر دەزانین حادسەی ساری لەسەر ئەو جادەی بوو لۆ سەوتی ئیستاپەکەی لەگەر ڕمبەکەی دەرێن بەخوا شتە قەوما غار دێنێ بزانین چ قەوما یان ئەلێ بکانە دەنجی تەقەی بێتن دەزانین شتە قەومایە شتەکەی نابینین بەس ئاسەواری دەبینین باشە ئەو شتەکەمان نەدیتە بەڵام یەکسەر دەزانین دووکەڵی ببینین لە دووکەڵی دەزانین ئاگرێک هەیە چونکە لۆ دووکەڵەکە علاماتی ئاگریە ئەمە ئەوەی دەزانین ئاگرەکەمان نەدیتە بەس ئاسەوارەکەیمان دیتە ئەوە دیسان معلومەمان لۆ دروست دەبیتن ئەتوو ببینی لە بینایەکی دووکەر برندبی دەزانی ئەو ئاگری تێبەر بووە یعنی لۆ چکە دووکەڵت بینێ بەس خۆت و ئاگرەکەت نەبینیە هێشتا یعنی بەس ئەو ئاسەواریتی و باوەڕ دەکەین مەسەد ئەمن دەرێم یەک کۆیە یەکسەر لە جێ خۆ دەرەی دوو ئێستا لێت بپرسم دەرم کەرتێک سێو لە کۆی گشتی سێوەکەی کچکەتیرە قسەچی دەکەم یەکسەر دەرێ ڕاستە لە جێ خۆمە برم کەرتێک سێو گەورەترە لە سێوەکی بەکاملی دەرێ غەڵەتە یعنی هیچ نەسێویش وجودی نییە ینی لەسەر کاغەزەکی دەنووسێ ئاگر باشە خۆ هیچ شتێک ئەوە نییە چکە ئەگەر ئاگر هەبیتن ئەو قاغەزەکەی دەستێنیتن ئەو نووسینە
واضحە ئەوە بەعقل ئەو شتانە لێک دەدەینەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی